دانیشتنی یەکەمیش بەڕێوە چوو پێشتر دوایەوەی کە مەزلوم کۆبانی ڕێگەیاندە بوو کە ئەوان پێیان باشە ناماڵی کورد لە ڕۆژاوی کوردستان یەک بخرێتەوە هەم تەفدەم و هەم ئەنەکەسە بەیەکەوە دانیشتن بکەن و هێزەکانی ڕۆژ و بارگەکانی حیزبەکانی ناو ئەنەکەسە بگەڕێنەوە ڕۆژاوی کوردستان وەلەو بارەوە سپاسی زۆر لایەنیشی کرد بەڕێز مەزلوم کۆبانی کە هەوڵیان داوە دوا بە دوای ئەوە بەداخەوە حکوومەتی تورکیا بانگهێشتی لە ئەنەکەسە کرد بانگهێشتی لە ئەنەکەسە کرد کە سەردانی تورکیا بکەن و لەو دانیشتنەیە بە پێی هێندە زانیاری منەوەیە کە لە دانیشتنی پێشوش و ئەم دانیشتنش تورکیا مخالیفی ئەو دانووسانەیە لەگەڵ تەفدەم یا لەگەڵ حەسەدا یا لەگەڵ پێدا و پێی وایە ئەوە نابێ بکرێ بۆ بە نەزەری من لایەنی تریش دەستیان هەیە لەم مۆزوعەیە کە ئەو هەماهەنگی و ئەو پرۆسیسی دانووسانەی نێوان ئەنەکەسە و تەفدەم سەر نەگرێت چکە بەرژەوەندیان هەیە هەندێک لایەنی سیاسی هەن کە پێشتر دامی مەسەن ڕۆژیان کردووە هێزەکانی ڕۆژ و ئەنەکەسەیان کردووە بۆیە بە نەزەری من تورکیا نەکەرەوەی کە ڕێگا نادا بەڵکو هەڕەشەشی کردووە کە ئەوان لە ماوەی ڕابردوودا هاوکاری و دامی ئەنەکەسەیان کردووە و پێویستە پێی بەرژەوەندیەکانی ئەو بزۆڵێنەوە بە نەزەری من ڕەنگە فشاری زۆریان بخەنە سەر کێشەی زۆریان بۆ بخەنە سەر دروست بکەن و لە هەمان کاتیشە واقعەتێک هەیە ئەنەکەسە ئەگەر پشتیوانیەکانی تورکیا و پارتی دیموکراتی کوردستان لە باشوور نەبێ ئەنەکەسە لە واقعدا هێزێکی زۆر گەورە نییە و پشتی جەپەکەی و پشتیوانیە مادی و سیاسی و سەربازیەکانیشی لەو دوو شوێنەوە سەرچاواگرێ بۆیە بە نەزەری من ئەنەکەسە زیاد لە پێویست گەورە کراوە لەلایەنم دوولایەنەوە بۆی لە هەر حاڵتێکە ئەگەر لە ژێرباری ئەم داوا و خواستانی تورکیا و پارتی دیموکراتی کوردستان دەرچێ و پشتی تێ بکەن بە نەزەری من ئەو ڕۆڵە کاریگەری نامێنێت لە ڕۆژاوی کوردستان وە نەوە ئەو کاتە بە تەبیعی مثلەن تەفدەم یان پێدا یان حەسەدە وەکوار حیزبێکی تری لە چوارچێوەی ئەوی کە لە ڕۆژاوە کارەکەن مامەڵایان لەگەڵەکەن لە ڕاستیا تورکیا دژی هەموو ئەو ڕێکوتنانەیە کە لە بەرژەوەندی هێزە سیاسیەکان و بەرژەوەندی خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان ینی ئەوە مێژوویەکی درودرێژی تورکایە کە بەردەوام ئەو دژایەتی نواندووە و لە ئێستاشە مەسەلەن بۆیە خۆشحاڵنیە ئەو لە ماوەی چەند ساڵی ڕابردووە دام و پشتیوانی ئەنەکەسەی کردووە بۆچی بۆ دژایەتی ڕۆژاوی کوردستان بۆ دژایەتی پێدا یەپەگە یەپەژە حەسەدە مەسەدە بۆ دژایەتی ئەوان ئەوەی بەڕێخستووە وە دامی کردوون پشتیوانی کردوون بۆیە لە ئێستاە مەسەلەن کاتێک گەزانێ کە ئەو بانکەوازەی بەڕێز مەزلوم کۆبانی بانگوازێکی نیشتیمانی نەتەوەیە بۆ یەخستنی هێزە کوردیەکانە بۆ یەخستنی گوتاری کوردیە بۆ دەرچوونە لەو قەیرانانەی لە دوای ئۆپراسیۆنەکانی ئەیلولی ڕابردووی تورکیا بۆ سەرەکانی و گرێسپی و بۆ چارەسەری پرسی کوردە لە ڕۆژاوی کوردستان و بۆ هەماهەنگی و یەکگوتاریە لە نێوان ئەو ئاڵوگۆڕ و ڕووداوانەی کە لەو منتقەیە لە نێوان رووسیا و ئەمریکا و تورکیا و سووریا ڕوویداوە هەموو ئەوانە بێگومان پرسی کورد لێ بەهێز بێ و مثلەن بارودۆخی سیاسی ڕۆژاوی کوردستان باشە بێ و مامەڵەیەکی تەندروست لەگەڵەکرێ و ئەو گرفتانەی سنوورەکانیش نامێنێ کە مثلەن پارتی دیموکراتی کوردستان بۆی ئەنەکەسەوە بۆ ڕۆژاوی دروست کردووە ڕێکەوتن و ئاشبوونەوەی نێوان تەفدەم و ئەنەکەسە چ پەیوەندی بە ئەنقەرەوە هەیە چ پەیوەندی بە ئەنقەرەوە هەیە ئەنەکەسە لە خۆیە پرسێ بۆچی دووجار ئەنکەرە وەفدی ئەنەکەسە باڵنکا بۆ تورکیا چ پەیوەندی هەیە ئەگەر مەسەلەن ئەمان لەژێر تاسیری حکوومەتی تورکیا ئەنقەرەنین ئەوە یەک دووەم ئەنەکەسە دەرفەتێکی باشی بواتۆتە پێش و ئەگەر ئەم دەرفەتە لە دەست بە باوەڕ ناکەم تا چەند ساڵی تریش تا 10 ساڵی تریش دەرفەتی وای بۆ بێتە پێش و ئەمە یەک دوو هەمیش ئەو دیعاە و بانگەشانەی ئەنەکەسە بەتاڵە بووە کە لە ماوەی ڕابردوودا ئەیگوت هێزەکانی ڕۆژاوی کوردستان و ئەنەکەسە و ببوورە ئەیگوت حەسەدە و مەسەدە یان یەپەگە و یەپەژە یا تەفدەم نایاڵن ئێمە بگەڕێنەوە بارێگاکانمانکەین هێزی پێشمەرگە بەگەڕخین و لەوەش دیعای ئەو لایەکرێک و پارتی کرێکارانی کوردستان ناهێڵێ ئەمەش بە درۆ خرێتەوە ئەگەر مەسە ئەوان نەسنە پای ئەو بانگەوازەی مەزلوم کۆبانیەوە و لە هەمان کاتە لەسەر ئاستی کوردستانیش زەربێژی گەورە لە پرسی کورد دەدەن لەوێ کە ڕێگا نادەن ئاشتەوایی ساز بێ ڕێگا نادەن مەسەن یەکگرتووی ساز بێ و خۆشیان نایانەوێ
خاڵی چوارەمیژەوە گەر ئەم پرسە سەرنەگەری ماناوای ئەوان نایێنێ بەڕاستیان بەفعلی نایێنێ بەشداری لە پرسی کورد لە گوتاری کورد لە دەرچوون لەو قەیرانانی کە ڕۆژاوی کوردستان تێکەوتەوە بۆی گەلە کۆمیشی ناوچەیی و بە تایبەتی تورکیاوە